ئەم کاتتان باش من ئاکۆ مەجیدم ێساوە لەسەر خەتی سنووری پۆڵەندا ئەو خەڵکی کە لێرە نزیکەی 4,000 بۆ 4,500 کورد دەبێ لێرە کۆبۆتەوە. وەزعی کۆچبەران لە وەزعێکی زۆر خراپە، بە تایبەت ئەوانەی کە نەخۆشیان پێ، ئەوانەی کە مناڵن، کێشەی سەرما زۆرە. ئێمە چەند عایلێشین لە کوردستانە هاتوین بۆ تازان وەزعی کوردستان چۆنە بە تایبەتی هاتوین سەر لە نام جەنگەڵاین بڕواکەی خەریکە ئاومان لێ بڕێ، نانمان لێ بڕێ، وەزعمان زۆر خراپە، مناڵی تیا 2 مانگە مناڵی شیرە خۆرەمان پێیە، عایلەیەکی زۆرین لێرە، هیوادارین دەنگمان بکات بە هەموو ڕۆژنامە نووسەکانی ئەوروپا بە تایبەتی ئەڵمانیا شتێکمان بۆ بکەن و کا بە دەنگمانەوە بێن بڕۆین لێرە نەجاتمان بێ، لەم قوڕبەسەری و نەهامەتێ نەجاتمان بێ. چەند ڕۆژێەوە لە بلاڕۆسە؟ وەڵایی هەمانە 2 مانگە، هەیە مانگێکە، هەیە 40 شەوە، هەیە 50 شەوە. دەستخۆش با بچمە لە ئەو خوشکە عەزێر نەبێت تۆ مناڵشتان لەگەڵایە. وەزعیەوە چۆنە لەم جەنگەڵایە؟ وەڵا بەسەمان زۆر خراپە، خواردن ئامان لێ بڕاوە، هیوادارین یارمەتیمان بێ بەدەمانە. ئایدادە گیان تۆ کاکە گیان وەڵا ئێمەش هیوادارین دەنگمان بگا بە حەچی لایەنی پەیوەندیدارە، هیوادارین بێن بە دەنگمانەوە. لێرە خێزانەکان کێشیان چییە زیاتر؟ کێشەمان زۆرە، بێ خەوین، بێنانین، کاکە بێ ئاوین، ڕقمان بردۆتەوە، مناڵمان پێ خەریکە ئەمرێت. تکایە بەهانامانەوە بێ، هەمووی مناڵی وردمان پێ، کاکە نەخۆشمان پێ، کەم ئەنداممان پێ، مناڵی نەخۆشمان پێیە. ئەوە تا کاکەگیان وەرە سێریکە قاسینیا ئەوە مناڵی ساوای پێیە. ئەوە تا برا ئەمە هەردوو قاچی نییە برا ئەوەتە قاچی هەڵکە نا لە خوارەوە بۆی دان سەر بیزامەکەی بۆ دانێ ئەوەتە هەردوو قاچی سەناعەیە برا. ئێستا ئێوە لێرە کۆبوونەتەوە ئەتانەوێت چی بکەن؟ ئەمانەوێت دەنگمان بگا بەلایانی پەیوەندیدار، ئەمانەوێت بەهانامانەوە بێن، ئەمانەوێت کارێکمان بۆ بکەن لێرە ڕزگارمان بێ. بەڕاستی ژیانمان نییە، بەڕاستی حاڵ و گوزەرانمان زۆر خراپە، زۆر خراپە، زۆر ساردە. ڕێژەشمان زۆر ئەگە تەسویرکەی تەخسەوڕەکەم 3,000 2,000 کەسە بی. دادەی جان ئەی تۆ لێرە ئێوە مناڵتان پێیە؟ ئارەوەڵا 2 منداڵمان پێیە، 2 مناڵمان پێیە، زۆر ساردە، تەحاملی ئەو جەوە ناکەن منداڵەکان، هێشتا لەمە قەید ناکە، بەس منداڵ تەحاملی ئەو جەوە ناکە بەیشی کە یارمەتیمان بدەن بە زووترین کارمان. دەستان خۆشە. ڕێگایەکی زۆریان بڕێ تا خوانگانە تێرە. هەستەوە خوشکم هەستا و بخۆ دادەی جان هەستا ئاو خەڵکێکی زۆر ماندوو بە ڕێگاوە بوونەوانی کە گیریان خواردووە. کاکە جانتای و عایلەیە ئێمە لێرە دانیشین بۆی بزار تۆپڵە بەبکەن خواردن پسکی تێ پێ ئەمڕۆ 11 بەری بەیان کۆچبەران لەسەر هێڵی سنووری پۆڵەندا، ئەوانەیە بەری سارەی پۆڵەندی نێزی عەسکەرین. ئەو خەڵکەش ئێستاوە هەر کەسەوە لە جێ خۆی هاتۆتە دەرەوە ئاگرەکاتەوە. بەڕاستی جەوێرە زۆر سادە، بە تایبەت بۆ مناڵەکان زۆر دژوارە. ئەو کۆچبەرانی کە لێرەن هەموو لەو سیستەمە ڕایان کردووە کە ژیانیان پارێزراو نەبووە بەڕێ ئابووریەوە، نەبوونی هەلیکار، بەشێکی زۆر لە کورد بە تایبەت کوردی هەرێمی کوردستان، باشووری کوردستان و بەشێکی کوردی ڕۆژاوای کوردستان بەکەمی و عەرەبەکانش ڕێژێکی زۆر کەمن، بەڵام زۆرینەوەی کە لێرەن کوردی باشووری کوردستانە. بە تاوی ئەم سنوورە خەڵک بڵاو بۆتەوە
پۆڵانەکان بە تایبێت لە وەزعێکی زۆر زۆر خراپان ئەوەی کە بینی هەمووی کۆچبەرن لە ناو کیسێخەوا خەوتووە. سڵاوم کاتتان باش من ئاکۆمەجی ڕۆژنامەنووس لە وڵاتی بلاڕۆز وەکو کۆچبەرە لەسەر سنووری پۆڵەندام تکایەک ئاگداری بۆ هەموو ئەو سایت و تەلەڤیزۆنانی سەر بەدەسەڵات بە هیچ جۆرە مافی ئەوەتان نییە نەفۆتۆ نەدیمەنی من بە هیچ جۆرە بڵاوکەنەوە ئەو حەقەتان پێ نایم چونکە ئەو خەڵکی کە ڕای کردووە لە تاوستەم و زوڵمی ئەو سیستەمە فاشلەی سەر بەدەسەڵاتەکەتان ڕای کردووە و بۆ ئەو سایت و سۆشیال میدیانەی کە ئەو پەیجانەی کە لە سۆشیال میدیا بەرهەمەکانی من بڵاوکاتەوە تکایە ئاماژە بە ناوەکەکەن لێرە وەکو سوالکردن سوالەکەم بۆ خەت و بۆ شەحنوانە هەروە ئاسان تۆمار نەکراوە کە تۆ بتانی بە ئارەزوی خۆ خاوەندارێتی لێ بکەیت بە پێچەوانەوە کە هەر لە داهاتووە گەشتمە جێڕێی خۆم ئانی هەر کەسێک هەر سایت و پێیجێکە حەقی منی خواردووە خۆی بەرپرسە بە شێوازە لە شێوازە هەم دوو ئەرشێکی ئەخلاقیە کە تۆ من لێرە بۆ هەموو زەحمەتیەوە تۆ هەر ئاوە ئاسان خاوەندارێتی لەو بەرهەمانەی من کەیت تکایە ئاماژە بە سەرچاوەکە کە ڕاستە ڤیدۆکان ناتوانم لۆگەی لێ بم لێرە کاتم زۆر لێ با لێرە شەحن زۆر گرنگە تکایە کاتێ ڤیدۆکان بڵاوەکەنە ئاماژە بە سەرچاوەکە کە تکایە عنی هەروە ئاسانی ئێوە بتوانن کۆپی بکەن و یەسەر بڵاویکەنەوە لێرە زۆر زەحمن لەو ڕۆژەوە هاواری یەکەم ئینتەرنێتم نییە تکایە عنی حەقی من مەخۆن عنی ئێستا ئاگدارم لە هەنێ شوێن بڵاوەکرێتەوە لۆ گۆشتی پێدرێت تکایە بە هیچ جۆرێ مافی ئەوەتان نییە لۆگۆی خۆتانی ئەتوانم بڵاویکەنەوە ئاماژە بە سەرچاوەکەکەن سەر هەردوو چاو بە هیچ شێوازکە قوبوڵی ئەوە ناکەم بچن بەرهەمەکانی من بکەن بە ناوی خۆتانەوە لێرە زۆر زەحمەتی شێشە